با بزان سەرکەوتن لە ژیانە لە هەموو شتێکە سەرکەوتن پێویستی بە خەسڵەتی کەسایەتی هەیە. باوەڕکەن زیرەکی زۆر مهم نیە. باوەڕکەن زۆر شت هەیە کە خەڵک بەلایەن ئەوانە زۆر یەک شت زۆر زۆر مهم بەردەوامی. وازمەهێنە هەموو شتێک نەتیجەیە بەدەستەوە. بەڕێزان لە یابان لە قاعەیەکی گەورەی عالەمی یاری کاراتی قاڵبێکی مس هەڵواسراوە. باشە ئەم قاڵبە یەکێک لە پێ ئەڵێن باوکی کاراتی مۆدێرن فوناکۆشی. فوناکۆشی مامۆستای پێگەیاندنی مامۆستایان بووە لە مەکتەب. زوو لە بەردەم ئیمپراتۆرە عەرزی کاراتی ئەکا، ئیمپراتۆر ئەیکا بە قانون کە لە مەکتەبە کاراتی بخوێنرێت. فوناکۆشی ئەم قاڵبە مسەی هێناوە هەڵی واسیوە، ئەوە بینی بێتان لە فیلمشتە بۆکسی لێیاوە دی بەڕێزان دەست چەند نەرم گۆشت چەند نەرم قاڵبێکی مسی قورس بێنە پێشچاوی خۆ هەموو ڕۆژە بۆکسی لێیاوە. ئێستا هەڵواسراوە لەبەرەوەی جێگە بۆکسەکە قوپاوە. بەڕێزان قوپاوە. ئەم تو ئەگەر هەر بەردەوامی هەر بەم دەسانت نییە هەر بەردەوامی بکێشی بە قاڵبێکی مسا ئەم پێست و گۆشت و ئێسقانە بەرەبەرە بەهێزە بێ بەرەبەرە ئەگۆڕێ ئەم مادانە ئەمرن لە ناوە چەند مادەی تریە بەس بەردەوامی شتی زۆر عەجیبەکات. جام ئێستا هەر لە یابان لە ئۆکیناوا مدەڕبی لێ تەمەنی 60 ساڵ 70 ساڵە. ئێستا بەمانەی بە قاچی نییە داری کاشکن. یعنی تۆ وەرە من بە حساب 10 ساڵ زوو تەمرینم کردووە. ئێستاش بە بەسیترین شت ئێشن دنیا ئێشم پێ قاچم پار بەر و سوچی قەنەفەیە کەوتە بوو شوێنەکەی تام ئەخیرە شوێنەکەی دیار بۆ لەبەر تەمرین و بەردەوامی. من ئێستا فەقەراتم زۆر باش نییە دوێنێ و پێرە زۆر ئێشیە کرد 5-6 مانگەوە پێر زۆر ئێشیە کرد 2-3 مانگ چوون بۆ قاع باش بوو. ئێستا دیسان ئازاری هەیە ئەگەر ماوەیەکی کە تەمرین کەمەوە تۆزێ باشە بم. بەڵام قسەکە لەسەر بەردەوامیە. با من هەموو تەمرینە بزانم. باوەڕکەن کەم تەمرین هەیە بۆ فەقەرات من نیسان. بەڵام باوەڕکەن هیچ سپادەی نییە لەبەری نایکەم مەجالم نییە و نایکەم و قەتم نییە. زمانێکیش فێری بووم و خەڵکیشم فێر کرد و یارمەتی خەڵکیشماوە کە فەقەراتی. ئێستا خۆم فەقەرات نێش کەواتە علمی دنیات هەبێت تەطبیقی نەکەی نەتیجە نایە بەدەستەوە. ئەگەر تەطبیقی شت کرد جێبەجێت کرد گۆڕانکاری گەورە دەبووسێت. بەڵام بەڕێزان لە هەموو شتێکی تۆ بە نرختر عەقڵتە مێشکتە بیرکردنەوەکانتە تواناکانی فێربوونتە لە هەموو شتێک گرنگتر. ئێمە لەبەر ئەم عەقڵ و مێشک و شتەیە کە ئەتوانین ڕۆڵێکی کاریگەرترمان هەبێت. ئەیجینا کەس نەهاتووە قیاسی هینمان بۆ بکا بزانین ئادەی چەند مەتریت و ئادەی وەزنت چەند کوا لەسەر ئەوە ئێمە هەڵ ئەسەنگین ڕێی نە ئەتوانین ئیشکەین.